ئەوە چییە؟ ئەمە نەمگۆ شۆربایەکم لۆ بکە. من حەزم لە هەرچی بوو بیخۆم ئەبێت تۆش ئەوە بخۆی. چیە من ناتانمەوە خواردنانە بخۆم. ئەمن سەد دەردە نەخۆشیم هەیە. منیش وەکو تۆ نەخۆشم، گەورەترین نەخۆشی منیش تۆی لە کۆڵم نابیتەوە. دە باشم دەی ئەوەی دادە کا نان. نانمان نەماوە. نانیشمان نەمایە؟ نەوەڵڵا. ئەوە چی ئەکەیت؟ تەلەفۆن بۆ کێ ئەکەیت؟ یعنی لۆ چێ دەکەم؟ لۆ کچی خۆم دەکەم. بۆ تەلەفۆنەکەی بۆ کچە؟ پێی دەڵێم خواردنە شتێک شۆربایەکم لۆ بکەوە خەریکە بابی لە برسان دەمری. داینێ حەیات مەبە لای زاواکەشم داینێ. هەتوو باچی حەیای دەکەی؟ چما تو حەیات مایە بچی بڕۆ لای. بێنە حەیات مەبە. دەرێم بڕۆ لای. پیرێژنەرێ وەڵڵا. نا تۆ 14 ساڵی. کچەکەم ناوەڵە کچە باشی چمە وەڵا خەریکە لە برسان دەبرم ئەو داکەشت هەرمە پرسە وەڵا بەغەما نەمنی کوشت. کچی خۆم ئەگە ئەوڕۆ هاتن لەگە خۆت شۆربایەک شتێکم لۆ بیرە باشە بە قوربان. دە باشە دەی چاوم نەڕێیە. دایکیان ماما چه دایکە؟ مامۆژە کچێشن یاڕوا بزانم لێرە نینە. بەخێرا دایکیان کچە جوانەکەم بخێراتنەوە وە قوربانتان بەخێربێتەوە دلێرە. مامۆژ سپاس دەکەم مەمنونم. کچە جوانەکەم هاتنەوە دلێر گیانەی تۆ نەچی بۆ دوکان؟ وەڵا ئینشاڵڵا لەو هەفتەیەوە دەچمە دوکان. بە قوربانە بمێ ئەوە چی هێناوتە؟ وەڵاوە شۆربایە بۆ باوکم کردایە گلەی لێ دەکرد بۆ خواردنی بۆ دروست ناکرد ناحاڵ. کچێکچم خۆت باش من ئەناسی من کەی وا بووم بەس ئەمڕۆ نەمتوانی لێنە منیش نەخۆش بووم دلێر گیان. قەلبت ساغ بێ ئینشاڵڵا. بەغەڵەت تێنەگەی بەخوا تەلەفۆنی بۆ تۆ کرد ئەوە حەیای بردم. دایکە ئەویش ئەزانم بەڵام تۆ ڕۆز ئەلەو باشترە بێ دڵی مەکە گوناحە ئەوی شەر تۆی هەیە. بەخوا ڕۆڵە ئەوەنەی من باشم. ئەزام دایکە چ ژنێک باشە چیەکەیتر؟ یا خۆ بەخێر بێنەوە. باوکەی یا خۆ بەخێر بێنەوە کچی گەورەی خۆم. وەرە باشی بابت وەرە. باوکەی گیان یا خۆ بەخێر بێنەوە وەرە کوڕی خۆم وەرە. یا خۆ بەخێر بێنەوە. کچی خۆم شۆربایەکەت لۆ کردم. ئەرۆڵا باوکەی گیان خەم نەبێت. دخوا ئەوە ئیشی تو یا ئیشی کچەکەم بوو ها؟ جا من کەی بۆم نەکردووی ئەمڕۆ؟ وەس ئەوە چاوت بە زاوایەکەی کە تێوەخسانە دەکەی. بڕۆ لەبەر چاوم ناکەوە. یا خۆ بەخێر بێن کچەکەم یا خۆ. باوکەی گیان سەر هەردوو چاو. سەلامەت بێ. کچی خۆم گیان دلێر لا ماما بەتەنە لەکە کچی خۆم بەتەنە بەجێ دێبی. بەسەر چاو کچی خۆتە. ئەدە باش. فەرمی دایشە باوکەی گیان نا کچی خۆم گیان ئەوە بەشی دووەمی نامەکەیە. بە قەس کرد من دوو بەش لە بۆی سەر لە بابی خۆت نەبڕی. ئەولادی ئەو زەمانەی کچی خۆم بە مانگ بە ساڵ سەردانی داک و بابیان ناکەن. بەس دیسان پێت دەڵێم تا نەچیەوە ماڵێ ئەو نامەیە نەخینەوە. باشە کچی یعنی ئەمە هەموو تەواوکەرەکەیتی؟ هەمووی بە تەواوی تێدا نووسرایە کچی خۆم. باشە بەخۆڵا دەدانیشە. دانیشە کچی خۆم یا خۆ بەخێر بێ یا خۆ بەخێر بێ. شنیار بەڵێ بۆ چتە شاریەوە؟ هیچ نییە. هیچ نییە؟ نا هیچ نیگیانەکەم بۆ شنیار ئەم نە توو ژن و مێردین پێویست ناکە شتێک شەم شاریەوە. هیچ شتێکم نەشاردێت تۆ گیانەکەم چی بشارمەوە؟ ئەوە چێنە ناو دەستەی دیکەتە شنیار؟ نامەیە. نامەیە؟ بەڵێ ئەی بۆ دەڵێ هیچم نەدەستنێ شنیار؟
چێشنیار ئەو نامەیە لەلایەن باوکتەوەیە؟ بەڵێ. بۆ وا ناڵێ؟ نەمویست بیخوێنیتەوە لەبەرەوەی شتەکە عایلی بوویانەکەم. باشە پێت گوتمەم ئەمنیش هەندە بێتەکێت نیم لە خۆت بخینەوە. نا حەزەکەم پێکەوە بیخوێنینەوە. نا شتەکە شەخسیە. وەرە. کچم شنیارجان با چیرۆکی ژیانی خۆم و دایکت بۆ بجێڕنەوە. ژیانی ئێمە حکایەتێکی پڕ لە ئازار و پڕ لە گریان و پڕ لە خۆ خواردنەوەیە. جگەر گۆشەکەم والله بەخۆشم نازەم لە چیەوە دەست پێ بکەم. باسی کامە دەرسەریت بۆ بکەم. ئەوەی دایکت بەمنی کردووە برینێکە سارێژ نابێت. ڕۆژانە دەست بەدەست نوێژ و دەستم پڕ دەکەم لە غەدر و ئاهەم پڕ دەکەم لە نزاو بۆ ئاسمان دەینێرم. کچم 25 ساڵە لە نێو ئازار و غەم و گریان باوکت نقم بووە. مانجی هاوسەرگیریمان بوو. دایکت لەگەڵ ماڵی باپیرەت و تەوتەیەکیان بوو. بەڵام من تێنە دەگەیشتم مەسەلە چییە. هەر تەنها دەیگوت ڕقم لە باوکمە. کچەکەم زۆر هەوڵمدا بزانم بۆ باوکی خۆی خۆش ناوێت. کەس هەیە لەو دنیایەدا باوکی خۆش نەوێت؟ زۆر هەوڵمدا بزانم شەڕی دایکت لەگەڵ باپیرەت چییە. بەڵام بەداخەوە نەمزانی. هەر بۆیە ڕۆژێکیان دایکت زۆر لێم تۆڕە و پێی گوتم نابێت چیتر لەسەر ئەو مەسەلەیە پرسیارم لێ بکەیت. تێدەگەی؟ منیش بڕیارمدا ئەو بابەتە بە یەکجاری دابخەم. دوای 1 مانگ دایکت سەنگەری شەڕەکەی گواستەوە بۆ من. ئیتر لەگەڵ من دەستی پێکرد شەڕ لە دوای شەڕ. لەبیرمە یەکەم شەڕ ئەوە بوو کە دەیگوت ئەرسەلان نابێ بچین بۆ ماڵی باوکت. دایکت قسەی زۆر ڕقا. منیش دەمگوت ئافرەت پیرە لێ مەگرە بەدلێکی صاف و ئامۆژگاریت دەکات. ئیتر ڕۆژانی هەینی هەموو خوشک و براکانم لە ماڵی دایکم کۆ دەبوونەوە. تەنها ئێمە نەبێت. ئەمەش بوو بە گرەیەک لەسەر دڵی داپیرە و باپیرە و پور و مامەکانت.